مل به مل براین خوین روزنامه‌وان جی بجداری دو اپراسیونên hêzên pêşmergê de kirîne. Ji bo azadkirina wan deverên ku keftibûne li jêr kontrola tîroristên Daeş. Lewran ji bo rêzgirtin li mandîbûn û xwegorîkirina giyanê wan rojnamevanan. Malbandê heftê Neynewayê ketî Nişîmanî Kurdistanê rabo bi dana xelatê rêzgirtinê ji bo jimareka zora rojnamevanan. Ku rol û pêgehê wan yê diyar bû dê bejdariya operasyonên pêşmergê Qaraman da. گومان یەکەم شت بە بۆنەی دوهەمین ساڵ ڕۆژی دامەزرانی کێتی نیشتمانی کوردستان و یەکەمین ساڵ ڕۆژی هەڵگیرسانی شۆڕشی نوێی گەلەکەمان کە ڕۆژێکی مێژووی گرنگە و لە هەمان کاتیشە ڕاگەیانکارەکان کە 3 ساڵە لە ناو هێزی پێشمەرگە ڕووماڵی هەواڵەکانەکەن بە ڕۆڵێکی زۆر جوامێرانیان هەبوو ڕازگوانیان هەبوو شایستەی ئەوەن کە لە ڕۆژێکی وا خەڵات بکرێن هیوادارین توانی بێتمان بەو خەڵاتە بشکۆلە کەمێک لە شایستەیمان پێزانی بێت. Fermandekê pêşmergê jî dibêjîtin cihê rêzgirtinê bû demamedît rojnamevan jî wekû birayên xwe yên pêşmerge di sengeran da. Her wesan rojnamevanekî jî diyar kir rêzgirtin li rojnamevanan dibîte palpiştekê bihêz. ئەم خەراتەی ئەوڕۆ زۆر شایستەیتیان بەڵام داواش لە مەلبەندی مووسڵ دەکەم زیاتریان بۆ بکرێ و شایستەی زۆر زیاتریشم لەبەرەوەی زۆر ئێستاهالێن زۆر مەزبوط بووینە زۆر چاک و بەڕاستگۆیانە شتەکانیان پەخش کردیە بۆ خەڵکی کوردستان و زۆر سپاس. مەڵبەندی نەینەوەیە کە تیشمانی کوردستان بکەین و ئەڤەش ژبیر نەکری و ڕۆژنامەوان مەش بیر نەکەین ڕۆژنامەوان بیرە خۆینان لێرێ مدوێت ئاماژێ تشتێکی دەم بڕاستیژی هەندێک جادا مافی ڕۆژنامەوانە تەتە خوارن الڤێ هۆڵێ ئیرۆگەلە کەس مدیت هات نەخەڵاتکردن نەل رادیۆکێ نەل گۆڤارەکە نەل ڕۆژنامەڤەکێ نەش دەستگاکە تلڤیزیۆنی کار ناکەن لێوەکو ڕۆژنامەوان مل بە مل ڕۆژنامەوانی ئەو ترس و ئەو زەحمەتە ڕۆژنامەوانی دیتی ئەو ژی وەکو ڕۆژنامەوانێک وەکووان هاتە خەڵات کرد. Êketî Nişîmanî Kurdistan hemî dema palpişt û piştevanê rojnamevanan bûye. Lewran ev rêzgirtinê li rojnamevanan hatî girtin bi helkefta 42 salî demezrandina Êketiya Nişîmaniya Kurdistanê bû. Ji Qeza Şêxan Bobadînan Sad, Hatî Samî.